لفرموديك صحيحة بيغمري خوا عليه الصلاة والسلام بأبو بكري صديقي فرمو أي أبو بكري صديق سوين بو خواي نفسي مني بدست شريك بخوا قراردان لناو أمتا لميروليكي رش لسر برديكي رش لشويكي تاريكا چنێک نادیار ئاوا نادیارە ڕێنموویت ئەەکەم بۆ شتێک بی خوێنیت کە زکرێکە ئەفەرمێت شیرکی گەورە و بچووک لای تۆ نامێنێت ئەوش ئەوەیە لە زکرەکانی بەیانیان و ئێوارانە سێ جار بڵێ اللهم إني أعوذ بك أن أشرك بك وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم ئەی پەروەردگارم پەنا بە تۆ ئەگرم لەوەی شەریک بۆ تۆ قەرار بدەم و بزانم و داوای لێخۆشبوونت لێکم لەوەی کە بڕیارم داوە بۆ تۆ شەریکێک و نەشم زانیوە شەریک بخوا قەراردان زۆر وردەکاری زۆر زۆرە ئێمە کە لە بانگەوازیە ئەمانەی وتارەکانمان لەسەر تەوحید و لەسەر ئەوە بێ کە خەڵک لە شەریک بخوا قەراردان دوور بکەیتەوە پەلەمان نییە بە ئیزنی خوا پەلەمان نییە بەڵکۆ بێت وردە خەڵتێ بگەێنین کەوا شەریک بخوا قەراردان ئەمەیە تەنها هاوارکردن نییە لە بت لە لات و ئوزا لە عوزا لە مەنات و لەو شەخصانی کە ئێستا لە لادیەکان و لە شارەکانە هەن بەڵکو ئێمە بێت بەڕاستیەکەی بە تەدریجی بڕۆین هەتام ئومەتە بەرەو عەقیدەیەکی پاک و پوخت ئەڕوات دوور لە هەموو تون ڕەویەک و دوور لە هەموو شل ڕەویەک ئەو عەقیدەیە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکانی فێر کردووە کەواتە گەرەتەوێت شرکی گەورە و بچووک لە ژیانتان نەمێنێت و لەناو ئیمانەکەتان نەمێنێت ئەو زکرە زۆر بخوێنە لە زکری بەیانیان ئێوارانە بە ئیزنی خوا ئەو کاتە دڵ و دەرونێکی خاوێنە بێت والحەمدولillah